بێگومان ئەمە دوولایەنەیە. ئێستا ئەگەر باسی بۆ نمونە من هێنامەوە مەسلەی ئێستا قەیرانێکی گەورە لە کەرکووک قەیرانی ئاوە ئێستا لە کەرکووک. ئەم پرۆژەیە ئێمە لە 2010 لەلایەن حکوومەتی مرکزیەوە دراوە بە کۆمپانیایەکەوە ئاوی کەرکووک دابێن بک بۆ 2013 چونکە ڕێژەی بڵین دانیشتوان زیادەکە لە ماوەیە پێویستە ئێمە بەرامبەر ئەوە ئێمە دەبواە هەوڵی ئەوە بخۆینکەوە ئاوەکەش ڕێژەی ئاوی زیاد بک کەمیە ئاوی زیاد بک لە ماوەیە. بەڵام ئەمە لایەن دەسەڵاتی ناوەندەوە پرۆژەیەکی گەورە و زەبەلاحکرا بۆ ئەوەی دوو بەرابەر ئێستا ئاوی پێشومان هەبێ، بەڵام جێبەجێ نەکرا. ئەمە لەلایەن دەسەڵاتی ناوەندەوە کەم تەرخەمی لێکراوە بابەتاکیت لە وەزارەتەکانەوە کەم تەرخەمی لێکراوە، بەڵام لە هەمان کاتشدا ئێمەش ئایا بۆ جێبەجێمان نەکردووە. پرۆژەیەکی ترمان پێشکەش کردبوو پێش چەند ساڵ کە ئاو لە پردێەوە بێ، لە پردێەوە خەتێکی تایبەت بێت بۆ کەرکووک لە ڕێی دارەمان و لە ڕێی سێکانیانەوە لەوێ بەتاکید زۆر خزمەتی شاری کەرکووکێ کرد، بەڵام ڕەزامەندی نەدرا لەسەر لە دەسەڵاتی ناوەندەوە. بۆ نمونە ئەگەر بێ و لا مرکزیت جێبەجێ بکرێ ڕەنگە ئێستا ئەمە لە دەسەڵاتی بڵین ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێ و جێبەجێ بکە و ئێستا کێشەی قەیرانی ئاومان نابوو. هەروەهاش قەیرانی کارەبا، قەیرانی بڵین زۆر شتی ترکەوە پەیوەندی بە دەسەڵاتی ناوەندەوە هەیە، ئێمە ئێستا کێشەمان لەگەڵیا هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئایا ئەمانەی کە ئەم کەسەی کە شتەکە جێبەجێکە، ئەمەیکەوا مەبدەئی لا مرکزیت جێبەجێکە، ئەنجومەنی پارێزگای کەرکووک، پارێزگاری کەرکووک، ئایا ئەم مەبدەئی لا مرکزیەتە چۆن جێبەجێ ئەکرێت؟ مرکزی مەبدەئی لا مرکزیت بێگومان ئەمە دابشکردنی دەسەڵاتەکانە، قابلیەتی ڕخنە و ڕخنە لەوگرتنە، دەبێت سنجی فراوان بێ بۆ ڕخنە لەخۆگرتن، ئەبێ توانە بوار بتا بە تواناکان. دوایەوە دەبێت شەفافیەتە بێ، مەسەڵەن دەبێت شەفافیەتە بێت تۆ لە هەر پرۆژەیە خەڵک بۆی هەیە، ئەنجومەنی پارێزگا بۆی هەیە داوای مەلەفێکی مەسەڵەن لە مەلەفەکان بکە، دەبێت بەڕوونی ئاشکرا بێ بۆ خەڵک ئەم مەلەفە. بۆیە ئێمە تەنها ئەگەر ئێمە بە تەنها سیستەمەکە وەکو خۆی مجەڕەدی بێنین مەبدەئی لا مرکزیت جێبەجێ بکەین، نەخێر مەبدەئی لا مرکزیت پێویستە ئەمانەی هەمووی لەگەڵا هەبێت و ئەمە زەمانەتی جێبەجێکردنی مەبدەئی لا مرکزیتەکە کە خۆی من 100% پشتگیری مەبدەئی لا مرکزیتەکەم بۆ کەرکووک و لە بەرژەوەندی دانیشتوانی شاری کەرکووکە و لە هەموو شوێنێکی مەبدەئی لا مرکزیت بۆ خەڵکە و بۆ پشتگیری خەڵکە و بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵکە. بەڵام ئەبێ ئەم مەرجانەی تیا بێت، ئەم مەرجانەی لەگەڵدا بێت. و من بۆیە باسی ئەوەم کرد کە بە ئەوەی خەڵک دەنگ بە بەرنامە بدا لە مەودووە. خەڵک ئایا تو چێ ئەتوانێت ئاوت بۆ زەمانکە، کارەبات بۆ زەمانکە، چێ ئەتوانێت هەلی کارت بۆ دروستکە، چێ ئەتوانێت یعنی زیاتر بەختەوەری و خۆشببختی بداتە خەڵکی ئەو شارە. تۆ ئەبێ دەنگ بەو کەسە بدەیت دوور لە بەسەلای حیزبایەتی.